ڕات بەرامبەر ئەنجامدانی ڕێفراندۆم چییە؟ ئایا لەگەڵ سەربەخۆیی کوردستان دایت؟ سڵاو، من ئەمڕۆ وەکو کچە کوردی لێرە ئامادە بووم بۆ ئەوەی هەمومان دەنگ بدەین بە بەڵێ بۆ سەربەخۆبوونی کوردستان. پێویستە لە پشت ئەوە بین کە کوردستان سەربەخۆ بێت و هەمومان بچین بۆ سەر سنووقی دەنگدان، هەمومان دەنگمان بە بەڵێ بێ. ئەو کاتەی کە جەنابی سەرۆک ڕایگەیاندیە کە ڕێفراندۆم دەست پێ بکات لە 25/9 باشترین دەرفەتە و ئاخیر دەرفەتیشە بۆ ئێمەی میلەتی کورد بۆ ئەوەی قرار بدەین لەسەر چارەنووسی خۆمان، ئەویش بە دروستبوونی دەوڵەتێکی سەربەخۆیی کوردستانە. سەربەخۆیی کوردستان ئەوە ڕۆژەیە کە هەر هەمومان بە یەک دەنگ بە شۆڕشێکی قەڵەمانی کە سەح لە بەڵەیەک دەدەین بڕیار دەین کە ئێمە هەین و ساخاوەنی دەوڵەتێکین کە ناوی کوردستان. میلەت نییە بەقەدر میلەتی کورد زۆڵمی لێکرابێ و حەقی ئەو زۆڵمە پێویستە ڕێفراندۆم بکە و ڕاپرسی بکە و بەڵێ بەرەو سەربەخۆیی و بەرەو ڕێفراندۆم و من متائەکیدم گەلی کورد بەرامبەر بەم مافە مەکە مافێکی سروشتیە سەرکەوتوو ئەبێت. مافی چاوی خۆنووسین و دەوڵەتی کوردی خەونێکی تازە نیە، خەونێکی لە مێژەی گەلی کوردە. هەموو کوردێک خەون بە دەوڵەتی کوردی و ئابینێ. من پێم وایە مافی چاوی خۆنووسین هیچ کاسێک ناتوانێت ئەو مافەمان لێ زەوتکە. ئێمە زۆر دەمێکە خوێنە دەین، شەڕەکەین، قوربانیە دەین، مێژوێکی دوور درێژمانێ لەو پێناوەیە. ئێمە ئامادەین بۆ ڕێفراندۆن بۆ دەوڵەتی سەربەخۆی لەبەر ئەوەی شەهیدماندایە حەز ناکەین خونی شەهیدمان بە پیرۆ بچین. ئامادەین بە ماڵ و بە ژیان بە منداڵ و بە خزم و کەس بە هەموو سەرەتی کوردستان بەلێ دەدەین بۆ ڕێفراندۆم. بەڵێ من ئامادەمە بۆ ڕێفراندۆم بۆ دەوڵەتی سەربەخۆی کوردستان. بەڵێ.